بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەم کاتە و هەموو کاتێکتان باش من ئەحمەد ڕەفیقم لە بەرنامەی میوان بە دیدارتان شادەمەوە. خۆشەویستان بۆ ئەم بەرنمەیە بە پێویستمانزانی قسە لەسەر بارودۆخی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان بکەین، بە تایبەتی دۆخی شنگال، مەخمور، کەرکووک، خانەقین، قورماتوو و هەروەها ئەو ڕێکەوتن و ئەو ڕاستپاردانەی کە لەبارەی ئاساییبوونەوەی ئەو ناوچانە ژیراونەتە بەر بەشۆ گەیشتووە و هەروەها دۆخی زەویزاری جوتیارانی کورد بە تایبەتیش لە پارێزگای کەرکووک و بە تایبەتی تریش لە ناوچەکانی تۆپزاوا و هەروەها سەرگەڕان کە فۆکسێکی زۆری لەسرە لەلایەن عەرەبە هاوردەکان. بۆچی کەرکووک و لە ناو کەرکووکیشە زەویزاری جوتیارانی کورد و هەروەها ئەو دوو ناوچەی کە ئاماژەم پێکرد کراونەتە ئامانج و کارنامەی بەڕێز محەممەد شیع سوودانی بۆ ئاساییبوونەوەی بارودۆخی ئەو ناوچانە بە تایبەتیش لە چوارچێوەی مادەی 140 بەچۆ گەیشتووە و هەماهەنگی نێوان لایەنە پەیوەندیدارەکانی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی فیدراڵ بۆ ئاساییبوونی بارودۆخی ئەو ناوچانە بەشۆ گەیشتووە. بۆ قسەکردن لەسەر ئەم تەور و بابەتانە میوانداری زۆر بەڕێز فەهمی بورهان سەرۆکی دەستەی گشتی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستانمان کردووە. کاک فەهمی ئەم کاتت باش. ئەم کاتت باش کاک ئەحمەد. سەرەتا پێم خۆشە بگشتی قسە لەسەر دۆخی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیداری هەرێمی کوردستان بکەین. سپاس کاک ئەحمەد بەخێر بێن سەرچاو سڵاو بۆ جەنابت و بۆ بینەرانی سەتلایتی کەرکووک. بە شێوەیەکی گشتی من پێم وایە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیداری هەرێم واتە لە مەندەلی و بەدرێ و جەسانەوە بۆ سەعدیە و جەلەولا و بۆ زرباتیە و خانەقین هەتاوکو و دووز و دبز و یەتەوە بۆ لەیلان و پردێ و تۆپزاوە و سەرگەڕان هەتاوەکو دەشتی نینەوە کە ئەمان گەێنێتەوە شنگال. ئەم شریتە حدودیە کە لە 150 خاکی کوردستان پێکەێنێت نەک ئەم بارودۆخی ئێستا بە درێژایی مێژوو مرکزی ململانی ئێمە بووە، میحوەری ململانی ئێمە بووە لەگەڵ هەموو ئەو دەسەڵاتدارانی کە فەرمانڕەواییان کردو لە عێراقا. پاشایەتی بوو بێت دوای گۆڕاوە بۆ کۆماری، لە ناو کۆماریشە هەموو ڕەنگە جیاوازەکان، هەموو ئایدیا جیاوازەکان، هەموو ئەفکارە جیاوازەکان ڕوئیایەکی وازحیان نەبووە بۆ چارەسەرکردنی گرفتەکانی کورد لەو ناوچانە. یعنی ئەمە کە ئەمەی کە ئێمە باسیەکەین تەمەنی زیاد لە 100 ساڵە، واتە لەو کاتوی کە دەوڵەتی عێراقی دروستە بێت و ئەو جوگرافیایی کە پێوتری عێراق. بەڵام ببوورە لە دوای 2023ەوە گۆڕانکاری بەسەر ئەو تێڕوانینە دروست نەبووە. من پێم وایە هەندێک گۆڕانکاری هەیە، بەڵام ئەو گۆڕانکاریە بە شێوەیەکی گشتی نەیتوانیوە ببێتە فاکتەری گەڕانەوەی سەقامگیری بۆ ئەو ناوچانە. لە دوای ڕووداوەکانی 2023ەوە بە دیاریکراوی نووسینەوەی دەستور مادە 58 و گۆڕینی مادەکە بۆ مادەی 140 هەمیشەیی لە دەستورە جێی کراوەوە. ئەمە حەدەسێکی گەورەیە بۆ یەکمین جارە لە مێژووە ئەو ناوچانە بە وازحی لە دەستوری هەمیشەی عێراقا ینی حزورێکی بەم جۆری هەبێت. ئێمە لە مێژووان نزیکی 4 دەستورمان نووسیوەتەوە، سییانیان کاتی بووە، یەک دانیەکان هەمیشەیی بووە. لە بەشی زۆری ئەو دەستورانەیە دان بۆیان نەندراوە کە زمانی کوردی زمانێکی فەرمی ئەم وڵاتەیە. لە بەشێکی ئەو دەستورانەیە باس لەوە کە عێراق بەشێکە لە دنیای عەرەبی وەکەوەی کە هیچ نەتەوەیەکی تر نەبێت، بە بێگومان ئاڵ و گۆڕ هەیە. بە شێوەیەکی گشتی من پێم وایە ناوچە کوردستانیەکان بارودۆخەکەی لە شوێنێکەوە بۆ شوێنێک گۆڕانکاری بەسەرادێت. زۆر جار ئەو فۆکەسەیە خرێتە سەر کەرکووک و دەوروبەری کەرکووک، ئەو تەرکیزەیە خرێتە سەر خانەقین و دەوروبەری خانەقین، هەسەکەی کەمتر ئەخرێتە سەر ناوچەکانی تر. و لەگەڵی شائبینی هەتاکو ئێساکە لێک تێگەیشتن و تەفاهمیەک هەیە بۆ چارەسەرکردنی کێشەکانی شنگال لە بینی حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراقیە، ئەو ئیتیفاقیە جێبەجێ نەکراوە و پابندبوونەکان بە جێبەجێکردنی ئەو ئیتیفاقیە هەتاکو ئێستاکە نەگەیشتووەتە ئەوەی کە ئاستی چاوەڕوانەکانی خەڵکی ئەو ناوچەیەی بەدواوە بێت. چارە سەرکردنی گرفتەکانی ناوچە کوردستانیەکان پێویستی بە ئیرادەیەکی بەهێزی نیشتیمانی هەیە، پێویستی بە ئیرادەیەکی خاڵی بێت لە تەعسوبی قەومی کە زۆر جار ئێساکە تو لە کەرکووک بوازحی هەستی پێ ئەەکەیت. یعنی ئیدارەی
کاربڕێکەر لە کەرکک ئەم ئیدارەیە من ناتوانم بڵێم خاوەنی ڕوئایەکی نیشتیمانی و لە سای ئەم ڕوئایەیە هەموو پێگاتەکان هەموو نەتەوەکان خوانی تیابینەوە واتە من وەرەقەیەکی هاوبەش نبینم لەم ئیداری و بە دیاری کرایش لەبەر سەر مێزەکەی محافزی کاربڕێکەری کەرکک لەسەر ئەو وەرەقەیە ینی هەموو پێگاتەکان بە حەجمی خوان حزوریان هەبێت لەسەری نابۆیە ئەم عقلێتە ناتوانێت عقلێتێک بێت داهاتوو بینابکە لەو شار بەڵام ببوورە کاک فەمیانی هۆکارەکە خودی کارکتەری پارێزگاری بۆ کارەتی کەرکووکە یانەمە ئەم ئەم تەوژمەیان لە بەغداوە ئاراستاکرێت لە ڕاستیە من پێم وایە هەردووکێتی بەشێکی پەیوەندی بە میزاجی ئەو کارکتەرانەوەیە کە لەسەر ئاستی لۆکاڵی فەرمانڕەوایی یەکەن لە کەرکک حەجم و مۆقع و پێگەی کورد و ئەو شخصیتە معنەوەی کە ئەمڕۆ کورد لە ناوچەکە و لە دنیای هەیەی نایبینن یان نانەوێ بیبینن و بەڕاستی بیرکردنەوەکان زۆر جا بیرکردنەوەکیان لە ئاستی خێڵیش تێناپەڕێت نەک لەسەر ئاستی لۆکاڵی و شارێکی وەکو کەرکک کە لایانی کەم 2000 ساڵ بەر لە دایکبوونی مەسیح 3000 ساڵ بەر لە دایکبوونی مەسیح جوڵانەوەی تیابووە حەزارەتی تیابووە تو ئێساکە تەجاوزی خێڵەکەی خۆت ناکەی چۆن ئەتوانی ئیداری شارێک بدەیت لایانی کەم حەزارەتەکەی بۆ 3000 ساڵ بەر لە دایکبوونی حەزرەتی مەسیح هەگەڕێتەوە ئەمە گرفتێکی ئەجگار گەورەیە نەک بۆ کورد بۆ شارەکە بۆ خۆی بۆ عەرەب و بۆ تورکمان و بۆ ئەو پێگاتانی تر کە لەو شارەیە عمقێکیان هەیە لە ژیان لەگەڵ کووردە عقلێت یەک ناتوانێت تەجاوزی گەڕەکەی خۆی بکات ناتوانێت ئیداری شارێک بدات ئەمە حەزارەتەکەی و ئەمە تاریخەکەی بێت و لەگەڵیشە من بڕوام وە لە بەغداشەوە یعنی زۆر جار عقلێت یەکەیە ئەوێت کە قەزی کورد و داوای ڕەوای کورد و ئەو مادە دەستوریانی کە کورد لە ڕێگەی دەستوری هەمیشەی عێراقەوە بەدی هێناوە عقلە و گرفتی بۆ دروست بکات خۆکێشەکان لەو ناوچانە بەشێکی ئەگەڕێتەوە بۆ جێبەجێکردنی بڕیارەکانی مەجلیسی قیادە سەورە خۆ ئەم بڕیارانە دەبێت هەنگاوێکە بێت بۆ ئەوەی ڕایان بگریت خۆ ئەم قەرارانە بەشێکی سەردەمی ئەحمەد حەسەن بەکرا یعنی هەر بە نمونە بڕیاری 369 کە زەیوزارەکانی ناوچەی تۆبزاوە و ترکەلان و یایچی ئەکات بە شوێنێکی سەکەنی و نازانین بۆچی ئەکەن و چۆن ئەکرێت و ڕێکارەکانی دروستبوونی ئەمەچەیە کە دێن دەست بەسەر زەیوزارەکانی کورد و تورکمانی ئەو ناوچانەیەگرن ئەم بڕیارە هی ساڵی 75 و ئەحمەد حەسەن بەکری ئیمزای کردووە ئەگەر عقلێت یەک نەبێت بۆ تێکدانی ئارامی لەو شارەیە چۆن ئەبێت ئەم حکوومەتە کە حکوومەتی نوێیە حکوومەتی بیناکردنەوەی دەوڵەتە لە دوای 30 ساڵ لە ستەمی دیکتاتۆریەت 30 ساڵ لە ستەمی دیکتاتۆریەت بەرامبەر بە عەرەب پێش ئەوی بەرامبەر بە کورد بکرێت لایانی کەم کورد شۆڕشی هەبوو دژی ئەم دیکتاتۆریەتە و ڕایگەیان بکە ئێمە دژین و ئەم دەسڵاتەمان قبول نییە بەڵام خۆ عەرەب بەشێک بوون لە ئەنزیمی سیستەمە دیکتاتۆریەکە بەڵام غەدریان لەوانیش کردووە برانی تروکمان لەو شارەیە بۆیە لەوێ نەگشتێکەیە من پێم وایە ناوچە کوردستانیەکان وە کەرکووک و هەموو ئەو ناوچانە بە بڕوای من دەبوو بارودۆخیان زۆر باشتر بووە لەمێکی ئێستا هەیە چکە ئێمە بڕیارماندا لە عێراقێکی دەستوریا بژین لە عێراقێکا بژین دیموکراسیەت و ڕێی خەڵک بنەمای چارەسەرکردنی گرفتەکان بێت نەک میزاجی کار بە دەستێک لە شارێکە خۆجارانیش لە سەردەمی فەرمانڕەوایەکانی جارانە محافظ دوا بڕیار بۆ لە هەموو شتەکانە و دیارە من خۆم پێگەی پارێزگار ئەزانم چیە لە ڕێی قانونیەوە و لە شەعنی پارێزگار کەم ناکەمەوە بەستم پارێزگای وەکو کاراکتەر نەک پارێزگاری کرد بەڵام پارێزگاری ئێستا خۆ پارێزگارێکی هەڵبژێردراویش نییە لە ڕاستیە پارێزگارێکی عین کراوە دانرا وەکو مۆزەفێک پارێزگارێکی کاربڕێکەرە تەعینە لەو چۆن نتوانێت هەموو دەسەڵاتی هەبێ یعنی ئەم دەسەڵاتە پەیوەندی بۆ واقعەوە هەیە کە ئێستاکە کورد لەو ناوچانەتیایەتی ینی من پێم وایە ئەگەر ئێمە بمانەوێت تەجروبەکانی ڕابردوو تەجروبە ناخۆشەکانی ڕابردوو دووبارە نەبێتەوە دەبێت برانی عەرەب و دەسەڵات لە بەغداد بە حەجمی خۆی کورد و قەزی کورد ببینن هەم لە کوردستانە هەم لە سەر ئاستی عێراق و دنیاە کورد ئێستا لە پێگەیەکە نییە هەروە بە ئاسانی بتواندرێت ئەجندای بەسەرا فەرز بکرێت ئەجندایە کە خۆی بڕوای پێ نەبێت بەڵام بەبێ گومان سەرباری فشارەکانی حکوومەتی عێراقی سەرباری
ئەو فشارانی کە پارێزگاری بۆ وکالەت و کاربڕێکرد لەو شارەیە بەرامبەر بە کورد و بەرامبەر بە دۆزینەتەوەکەمان و بەرامبەر بە برانی تروکمان و برانی عەرەبی ڕەسن و هەموو دانیشتوانە ڕەسنەکەی ئەو شارە ئەنجامی ئەدات چەندێک ئەم بارودۆخە هۆکار بووە بە ئەندازی ئەو خۆشمان وەکو کورد وەکو سەرکردایەتی کورد نەمانتوانیەوە دەور لە وەرەقەیەکی هاوبەش بدەین و کارنامەیەکی وازەحمان هەبێت بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو ستەمانی کە دەرحەق بە کورد و بە قەزینەتەوەکەمان ئەکرێت لەو ناوچانەیە واتە شتەکە دوولایەنەیە تەنها ئەوان نین و خۆشمان پچکی ئەو خەتانەمان بەرەکەوێت کە لەو ناوچانە بەرامبەر بە کورد دەکرێت ئەنی من خۆم بڕام وایە ئەگەر کورد بە ئەجندایەکی موحەدەوە بچواتە ناو ئەم گفتوگویانەوە ناکرێت هەتاکو ئێستاکە بارودۆخی کوردانی شنگال بەم جۆرە بەم ئەندازەیە بێ کە هەتاکو ئێستێمەوە لە مانگی نیسانی 2023 بەشی زۆری شنگالیەکان لە ژێر خێمەیە ژیان بەسەرە بن بەڕاستی کووە ئاسەوارەکانی داعش نەماوە یعنی من ناتوانم بڵم داعش بۆتە بەشێک لە مێژوو مەترسیەکانی نەماوە بەڵام بەو ئەندازێژ نییە کە دۆخی شنگالیەکان بۆ جۆرە بێت و دۆخی کەرکووک بەم شێوەیە بێت دۆخی خانەقین و چۆڵبوونی بوندەکانمان کە دۆخی ئیزیدیەکان یان شنگالیەکان بۆ شێوەیە ماوەتەوە تەمە خۆی ئیتفاقەیەک هەیە هەتا ئەو ئیتفاقەیە ینی دوا بڕیارەکانی دوا خاڵەکانی ئیتفاقیە جێبەجێ نەکراوە و جێبەجێکننی ئەو ئیتفاقی کە هەیە بە بێگومان ڕەنگە بەشێک لە معانات و ئێش و ئازارەکانی ئەو ناوچێش چارەسەر بکات بۆ اتفاقیە ناچێتێ بواری جێبەجێکردنەوە ڕێگریەکان چین و چێن کاک ئەحمەد ینی تو خۆتە زانی ئێمە کارنامەیەکمان هەیە لەگەڵ بەڕێز سوودانیا و بە بڕای من یەکێک لە باشترین ئەو کارنامانەی کە لە لانی کەم لە 10 ساڵی ڕابردووە لە هەموو کابینەکانی حکوومەتی عێراقی هەممان بوو بێت ئەم کارنامەیە کارنامەیەکی گرینگە زۆر بوازحی لەسەر مەسلەی مادی 140 قسەی هەیە لەسەر پرسی ئیتفاقی شنگال قسەی هەیە لەسەر مەسلەی پرسی چارەسەرکردنی نەوت و غاز قسەی هەیە لەسەر مەسلەی پێشمەرگە یعنی لەسەر هەموو ئەو کەیسە هەڵ واسراوانی کە ئێمە لەگەڵ حکوومەتی عێراقیە گرەی دەست بوون گەشتونەتە دەم هەمووی لەو کارنامەیە هەیە من بەش بە حاڵی خۆم ئومێدم لەسەر ئەم کارنامەیە هەڵچنیوە و سەرکردایەتی کوردیش لە زیاد لە مەحفەلێکا پشتیوانی خۆیان بۆ ئەم کابینەیە ڕاگەیاندووە بەڵام تاکو ئێساکەش من ناتوانم پێت بڵێم ئەم کابینێشتوانیوێتی بەشی زۆری ئەو بڵێنانی کەداەتی چارەسەری بکات لە ناویشە ئەو ڕێکەوتنامەیە کە هەیە بەڵام هیچ نیەتێکەمینن نیەوە بە ئاراستەی چاکە بۆ جێبەجێکردنی ئەو کارنامەیە من ئومێد ئەبینم و پێم وایە جنابی سوودانی هەنگاوی هەیە بەڵام ئەمە ئایا هەموو چاوەڕوانەکانی ئێمە نەخێر من پێم وایە دەبێت چاوەڕێ بکەین و پشتیوانی زیاتری بەڕێز سوودانی بکەین و سوودانی جەنابیان چەند گرینگە ئەم کارنامەی لەگەڵ سەرکردایەتی سیاسی کووردا واژۆ کردووە و بە نووسراو هەیە بەقەدەر ئەوە گرینگە خۆمان وەکو کورد و حکوومەتی هەرێمی کوردستان تەجاوزی کێشەکانی کات و کێشەکانی ناوماڵی خۆمان چارەسەرەکەین و بە ئەجندایەکی وازەح و ئەچینەوە ئەم پرۆسانە بە بێگومان ئەمە تەئسیر و کاریگەری زۆرێ بێت یعنی بەڕێز سوودانیش سەبارەت بە جێبەجێکردنی کارنامەکەی لەگەڵ کوردان ڕەنگە فشاری هەبێ لەسەر بێگومان ئەگەر کورد بە موحەدی پشتیوانی بێت من پێم وایە باشتر ئەتوانێت کارنامەکەی جێبەجێ بکات و باشتر ئیلتیزامەکات سەبارەت بەو وەرەقەی کە لەگەڵ کووردا هەیەی بەڵام بۆچی کورد بە یەکگرتووی پشتیوانی ناکە ئەم هۆکارەکەی چییە خۆی نەتیجەیە بەرگریکردن نیە لە قەزەیە کە قەزەی خاک و نیشتیمانە خۆی من پێم وایە لە خطوتە گشتیەکانە لە هێڵە گشتیەکانە ئەتوانین بڵێن ینی بیرکردنەوەکانمان بیرکردنەوەیکی هاوبەشە ئەنی بە تایبەتی یەکێتی و پارتی و هێزە سیاسەکانی تریش کە من بەش بە حاڵی خۆم پێم وایە هەمویان ڕۆڵ و کاریگەریان هەیە و موقعی گرنگیان هەیە و دەبێت بەشدار بن لە چارەسەرکردنی کێشەکانە چکی پرسی کەرکووک تەنا پرسی یەکێتی و پارتی نییە پرسی هەموو هێزە سیاسەکانە و دەبێت هەمویان بەشدار بن و لەگەڵمان بن لە چارەسەرکردنی گرفتەکانی ئەو ناوچانێ واتە بۆ پرسی خاک بە بڕای من عینوانیەک نییە بە ناوی ئۆپۆزیسیۆن و دەسەڵات مەسلەی خاک مەسلەی ژیانە بۆ کورد بەڵام گرنگیشە یەکێتی و پارتیش بە حەزمی خۆیان دەرفەتی ئەجندای ئەو هێزانی دەرەوەی خۆشیان بدەن بۆەوەی ببنە بەشێک لە کارنامە بۆ چارەسەرکردنی ئەو کێشانە بەڵام بەداخەوە ینی کاک ئەحمەد ینی ئەمە یەکەمین وێزگەی مێژووی ئێمە نییە کورد نەیتوانی بێت ینی بەسەر گرفتەکانی خۆیان زاڵ بێت زۆر وێزگەی تری مێژوویمان هەیە کە من نەتوانم لێرە دەیانت بۆ باس بکەم کە بەهۆی ئەوەی کە یەک و یەکگرتوو نەبووین دەرفەتمان لە دەستداوە ڕاست زۆر بڕوان بەوەیە هەتاوکو ڕخنەی بنیادنەر
نەک تەشیر لە خۆمان نەگرین ناتوانین داهاتوویەکی باشتر بۆ نەتەوەکی خۆمان بەدی بێنی. خاڵێکی ترکە هەر بۆ تێیدەن بۆ ئەم گفتوگۆی هەردووکمان کاک ئەحمەد، ئێمە هەر لە مێژووی هاوچەرخە لە مێژووی تازەیە، ئانی تەمەنی بڵین لە 6 ساڵی ڕابردووە دوو حەدەسی زۆر گرنگمانە سەبارەت بە کەرکووک. حەدەسێکیان ڕێکوتنی 11 ئازارە. ڕێکەوتنی 11 ئازار مەلا مستەفای ڕەحمەتی لەسەر مەسەلەی کەرکووک ڕێکەوتن نامەکە نەیتوانیدا ئەرکەکانی خۆی جێبەجێ بکات. ئەگەر نا زۆر بەرەو پێشچوون هەبوو بۆ چارەسەرکردنی قەزێکە. دوای ئەو مفۆزات یەکمانەیە کە جەنابی مام جلال قیادەیەکات، مفۆزاتی ساڵی 84 جارێکتر جەنابیان لەسەر پرسی کەرکووک ئیتفاقی لەگەڵ ڕژەمەکانی حکوومەتی عێراقیان ناکات. مەسەلەی کەرکووک ئەبێتەوە هێڵوەشانەوەی هەردوو حەدەسەکە لە هەردوو ڕووداوەکەیە. کاک ئەحمەد بۆی بۆ جەنابت بۆ بینەرانی بەڕێزی ژوون بێت، ئەمەی کە ئێستا هەیە لە کوردستانە، ئەوەی کە ئێستا هەیە پارێزگای هەڵەبجە و پارێزگای سلەیمانی و پارێزگای هەولێر و پارێزگای دۆک، ئەو کاتەش ئەیاندا مەلا مستەفای ڕەحمەتی بە پێ ڕێکوتنی 11 ئازار و ئەیاندایە جەنابی مام جەلال ئەگەر هەردووکیان لەسەر پرسی کەرکووک مساومەیان بکردایە. واتە ئەم دەستکەوتی کە ئێستا هەیە بە بێ کەرکووک دەستکەوتێکی ناتەواوە و بە دەستکەوتێکی گەورەشی نابێ ببینین. واتە ئێمە لە هەفتا و لە بیداتی هەفتاکانەوە ئەم دەستکەوتانەمانە بوو ئەگەر بمانویستە. بۆیە ناکرێت کورد غرور بێت و ناکرێت ئێمە لە حکوومەت غرور بین و ناکرێت سەرکردایەتی سیاسی کورد پێی وابێت دەستکەوتی زۆر گەوری بۆ نەتەوەکەمان بەدیهێناوە. وەڵام من بڕوام وایە تا ئەو کاتەی کەرکووک ئەگەڕێتەوە سەر باوشی کوردستان، خانەقین و شنگال و دەشتی نینەوە ناحەقەکانیان بۆ ساحب حەق ئەگەڕێتەوە، دڵنیاتەکەم ئێمە نەمانتوانێت تەجاوزی ڕێکەوتنامەی 11 ئازار و مفۆزاتی ساڵی 84. زۆر باشە، بەڵام کاک فەهمی ئەو ناوچانە لە لای کورد خۆیان بوون، بۆچی کورد لە دەستیدان، بۆچی کورد بۆ هۆی ئەوەی کە ئەو ناوچانە لە ماوەیشی دیاری کراوە لە دەستداوە نەتوانێت کۆنتترۆلی بکە، بەڵام پێشوی وڵام دیتەوە ناوڕێک وەرەگرین و دواتر دەگەڕێ وڵاتان لەگەڵمان نابێنەوە. بینەرانی بەڕێز و خۆشەویست دووبارە سڵاوتان لێبێ. بەڕێز فەهمی بوران باسی ئەوەمان کرد کە ئەم ناوچانی کە بەڕێزت ئاماژەت پێکرد کە تا نەگەڕێتەوە یان تا بەشێک نەبن لە سنووری باشووری کوردستان یان سنووری هەرێمی کوردستان، ئەو دەستکەوتی کە هەیە ناکامەڵە ناتەواوە، پێشتریش بە کوردراوە، بەڵام کە کەرکووک و ناوچانی لەگەڵا نەبووە ناتەواو بووە، بەڵام لای خۆمان بوو لە ڕاستی ئەو ناوچانە تا 2017 بۆچی نەماتوانی دەستی پێوە بگرین و گەشەی پێ بدەین و بیپارێزین لە ڕاستی. کاک ئەحمەد یعنی لە دەرەوەی مجاملە و قسەی گشتی من پێم وایە هۆکارەکان هۆکاری بابەتی هەبوون. پێش هەر شتێک یعنی ئێمە دەبێ بزانین لەگەڵ عقلێتێکە تەعاملەکەین کە ئەم عقلێتی عەرەبیە تەفاهمی ئەوە ناکات کە ئەم نەتەوەی ئێمە بەدوا ئامانجەکانی خۆی بکات. جارێ دەبێت ئەم ڕاستیە ینی گفتوگۆی زۆر لەسەر نەکەین. یعنی ئێمە لە وڵاتانی ئەسکەندەنافیا ناژین کە بڕوایان بە حەقی مەسیری نەتەوەکان هەبێت. ینی هەتاکو ئێستاکە یعنی لە عێراقا عقلێتێکی شۆڤێنی هەیە کە بڕوای نەک بە کورد نەک بە قەزێکە بە کوردیش نەبێت. ینی حقیقت بەڵام لەگەڵیش من ئەموو ئازادی خوازانی شەبینم کە دۆستمان و کە پشتیوان، بەڵام ئەو تیارەوەندە زاڵە کە هەبێ لەسەر هەتاکو ئێستاکە ئەم تیارە زاڵە و کاریگەریشە. ینی تۆ گریمان ئێمە ئێستاکە لە کوکاژین پارێزگارێکی عەرەبمان هەیە باشە. ئەم پارێزگارە گە پارێزگارێکی عادل وایە لانی کەم ئێستاکە ناوچە گەڕەکە کوردیەکان ئەمە دۆخیان نابوو. یعنی ئەمە عقلێتە شۆڕ بۆ تۆ تەنانەت بۆ خزمەت گوزاریش نەک بۆ ئەوەی کە مافەنەتەواتیەکانت پێڕەوان نەبینێت. حقیقەت یعنی جگەل لە وەخت و خەلەلەکانی خۆشت هەیە کە ئێمە هەمیشە من باسی ئەەکەم. بۆیە من پێم وایە مەسەلەی کەرکووک و ئەو ناوچانە لعبەیەکی گەورەیە، بەعدی نێودەوڵەتی هەیە، بەعدی ئەقلیمی هەیە، جگەل لەوەی کە لە عێراقیشە عقلێتێک هەیە کە ناتوانێت هەزمی ئەوە بکات کە ئەم ناوچانە ینی هەروە بە ئاسانی بگەڕێتەوە بۆ باوشی کوردستان. ئێمە ڕیفراندۆممان ئەنجام داوە، باواز لەوە بێنین باش بوو یان خراپ بووم بەستم لە کاتەکەیەتی ئەگەر ناوەکو حەقێکی زۆر تەبیعی هی ئەوە نیە گفتوگۆی لەسەر بکرێت کە تۆ ڕیفراندۆم ئەکەی یان ناکی دێت ینی پێی هەزم ناکرێتەوە ڕیفراندۆم بکەی. و من دڵنیاتەکەمەوە
لە هەر کاتێکە تۆ کورد باز لە مەسەلە نەتەوایەتیەکان و دروستبوونی دەوڵەتی نەتەوەی خۆی بکات بە بێگومان ئەو عەقڵیەتە شۆڤێنیە زاڵ ئەبێتەوە بۆ ئەوەی ڕێگە لە بەدیهاتنی ئامانجەکانی تۆ بگرێت. ئەمە عەقڵەتێکی مەترسیدارە. ئێمە پێمان وابوو لە دوای لە ناوچوونی حکوومەتی بەعەز تەجاوزی ئەم عەقڵێتاکەین. پێمان وابوو مێزەکانی گفتوگۆ و دیالۆگ، سنووقەکانی دەنگدان ئەمانە ئەبن بە بنەمای بیناکردنەوەی عێراقی داهاتوو. بەڵام وەرز دوای وەرز انتخابات دوای انتخابات ڕێژەی مشارەکەکردنی خەڵک لە پرۆسەکە کەمتر دەبێتەوە. ئەمە ئاماژەیەکی مەترسیدارە بۆ ئەوی تێبگەن کە خەڵکی ژووردەوردە ناومێ دەبێت لەم دەسەڵاتە کە نەیتوانێت لایانی کەمی خواستەکانی خەڵک بەدی بێنێت. ڕاستە لە بەغداد لە زۆر جوان لە زۆر جانبی ژیانەوە بە تایبەتی لە ڕووی اقتصادیەوە لە پێشەریوی کوردستانە. بەڵام حقیقت بێویژدانێکی گەورەیە سلەیمانی و هەولێ مقارنە بکەی بە محافەزەکانی تری عێراق. یعنی کەسێک جوانەکانی کوردستان نەبینێت، کەسێک ئەم هەموو بەرەو پێشچوونە نەبینێت کە لە کوردستانە هەیە و مقارنەی کە بە ناوەڕاست و بە خواروی عێراق ئەگە کوردیش بێت. یعنی ئەم عەقڵێتە یعنی نابێت زۆر بچیتە گفتوگۆ لەگەڵی، چونکە ئەمە بڕیاری پێشوەختی خۆی داوە. من پێم وایە ئێمە سەرباری ئەو ئاریشە و گرفتانی کە هەمان بووە، بەڵام کوردستانی ئێستا کوردستانێکی جیاوازترە. سلەیمانی شارێکی گەشاوەیە، هەولێر شارێکی گەشاوەیە، دووەک و هەڵەبجە شارێکی گەشاون، بەڵام گرفتیشمان هەیە، حقیقت کێشەشمان هەیە. ناکرێت کێشەکان دەستکەوتەکان و ئامانجە باڵاکانی نەتەوەکەمان لەبیر بەرێتەوە. و ئەم حکوومەتی هەرێمی کوردستانە بەری ڕەنج و ماندووبوونی هێزێکی دیاریکراو نییە، بەری ڕەنج و ماندووبوونی هەموو خەڵکی کوردستان و هەموو هێزە سیاسەکانە بەری ڕەنج و ماندووبوونی خوێنی شەهیدەکانی ئێمەیە. بەڵێ بۆیە ئەمە ئەو بارودۆخەیە ئەو دیمەنەیە کە ئێمە ئەبەسێتەوە بە عێراقەوە. زۆر باشە. ئەی داتا و باوڵین دۆکومنتەکانی دەستەی گشتی ناوچە کوردستانەکانی دەروی ئیداری هەرێم چی لەسەر بارودۆخی ئەو ناوچانە دەڵێن لە ئێستاە؟ کاک ئەحمەد، یعنی بارودۆخی ئامارەکان چیمان پێڵێن؟ ئامارەکان هیچ لە هیچ ناوچەیەک جێ دڵخۆشی نییە. مەسەلەن یعنی ئێمە ئەگەر تو تەماشا بکەیت لەسەر پرسی زەوی و زار لە ناوچی سەرگەڕان لە گوندەکانی دەوروبەری سەرگەڕان و مەسلەی دروستکردنی وحدە سەکەنیەکان لە ناوچەی تۆبزاوە و چۆڵبوونی گوندەکانی ئێمە لە دەوروبەری وەزارەتی بەرگری عێراقەوە ئەنجامەدرێ لەلایەن وەزارەتی بەرگری عێراقەوە. جا کاکە ئەمە ئەگەر لەلایەن وەزارەتی مافی مرۆڤی شۆ بێت، ینی بەنمونە لەگەڵ دەستەی مافی مرۆڤیش بێت، دوجار ئەمە بۆ ئێمە زەربەیە. ینی ئەمە بڕۆمان ئەگەر بکرێتە ناوچەیەکی نیشتە جێبوون، ینی چی زەرێک چ زیانێک کاک ئەحمەد لە ساڵی 1970 هەر کوردێک کە ئەنفالەکرا ئەبرا لە تۆبزاوەدا ئەندرا. دەبوو ئێمە لە تۆبزاوە گەورەترین مۆنۆمیان بۆ ئەنفال بکەین، بەڵام بۆ نەمان کرد. دەبێ بیکەین، نەک بچین لەو شوێنەی کە کورد ئەنفال کرا و کوڕ و کچە گەنجەکانمانیان جێ ئەکردەوە بە ئیڤایان بردن بۆ نورگە سلمان بێ ئەلەوێ شوێنی سەکەنی دروستکەیت کە بە پێی زانیاریەکانی ئێمە بەشی زۆری بۆ زوبات و بۆ خەڵکی عەرەبە. ینی ئەمە هەرتوو لە ڕووی نەفسیەوە لە ڕووی ئینسانیەوە ئەم وێنەیە بێنێ بەرچاوی خۆت چۆن ئێمە ئازار نان. زەوی وزارەکان هەرهی کوردەیان هین نەتەوەکانی تر زەوی وزارەکان بە بێگومان هین هەموو دانیشتوانی ڕەسەنی ئەو ناوچانە برانی تورکمانە پێگاتەکانی ترە و هی کووردە بە بێگومان زیاتری هی کورد و پاشان هی تورکمانە تۆبزاوە یاچی بڵاوە ئیتر هەموو ئەو ناوچانە. بڵێ و لە ڕاستیشان لە ماوەکانی ڕابردوو هەوڵێکیش هەبوو بۆ شێواندنی زمانی کوردی. چۆن یعنی قەرارات دەرەچوو بۆ نمونە لە بەڕێوەبەرایەتی تەندروستی کەرکووک کە بە زمانی کوردی ئیش نەکرێت و کتابەکانیان نەگۆڕی. ئێمە دیکۆمنتەکانمان لە سەتەلایتی کەرکووک خستە ڕوو، ڕاستە بڵێ خستمانە ڕوو و ینی ئێمە شتێکمان نەوتووە قسەی بێ بنەما بێت و بڕۆمان وایە کاری دەوڵەتداری دەبێت تەجاوزی خیتاب بکات. ئێمە خەڵکێکی سیاسی نین خیتابی سیاسی بدەین. ئێمە ئەو ستەمانە باسەکەین کە بەرامبەر بە کورد ئەکرێت لە مەرحەلەیەکە کە بڕیار دراوە لە وڵاتێکی دیموکراسیە پێکەوە بژێ. جا کاک ئەحمەد با من یەک حقیقەتێکی تاریخی بۆ باس بکەم. لە دوای ئەوەی کە حکوومەتی عێراقی دروستەکرێت لە 20ەکانی سەدەی ڕابردووەوە هەتاوەکو سەردەمی پاشایی کە حکم ئەگۆڕێت لە پاشایەتیەوە لە مەلەکەیەوە بۆ کۆماری چەندین سەرژمێری کراوە، سەرژمێری ساڵی 25 و هەتا ئەکو ئەگاتە لە ناوەڕاستی چلەکانە
سەرژمێری کراوە بەشێک لە سەرژمێریەکان نەتەوە یەکگرتوەکان سەرپەرشتیان کرد عوسبەت الئومەم سەرپەرشتی کردووە واتە لە سەردەمی عوسبەت الئومەمەوە بەشێکیان عوسمەت ئینۆنۆی نوێنەری کەمال ئەتاتورک سەرپەرشتی کردووە بەشێکیان ئینگلیزەکان کە ئێرە بەشێک بووە لە ئینتیدابی ئینگلیز سەرپەرشتی سەرژمێریەکانیان کردووە واتە یەک سەرژمێری ڕێک ناکەوێت تاکو سەرژمێری ساڵی 57 کە سەرباری گزیەکان کە بەرامبەر بە کورد کراوە لە کۆی ئەو سەرژمێریانەیە کاک ئەحمەد کورد زائید پەنجای هەموو ڕاپرسیەکانی بەدەستێناوە لەو کاتەوە هەتاوەکو لە ناوچوونی ڕژێمی بەعەس یەک سەرژمێری نییە کورد 50 زائیدیەکی سەرژمێریەکانی نەبێت ئەمە خاڵێک خاڵی دووەم لە ساڵی 25ەوە کە نوێنەرانی کورد بۆ پەرلەمانی عێراقی و مەندووبەکانی ویلایەتی شارەزووری سەردەمی عوسمانیەکانی باناو بنین کە لەوێ نوێنەرەکان دانراون لە پێنج نوێنەری کورد لە پێنج نوێنەری کەرکووک 4 نوێنەر بە بەردەوامی کورد بۆ نوێنەرێکی تورکمان بووە و من ئەمە هەمووی بە بەڵگا خستومەتە ڕوو پێم وایە جارێکتر پێویست ناکە ئەمانە بخەمەوە ڕوو ناوی کاراکتەرەکان لە چ گەڕێکێک بوونە هەمویان کورد بوونە یەک نوێنەری تورکمانی تیا بووە یعنی نوێنەرێکی عەرەب نەبووە و بۆ زانیاری بەڕێزیشت هیچ کام لەو پرۆسە ئینتیخاباتیانە ئێمە بەشێک نەبووینە لە دەسەڵات لەناو ئەو پرۆسەیە ئێمە بەس دەنگدەر بووینە باشە لە کۆی ئەمانەیە کورد 50 زائیدیەکی دانیشتوانی ئەو ناوچانی پێگێناوە کە من بڕوام وایە لە بەشی زۆری خەدری گەورە کراوە بەشێکیان کاک ئەحمەد کورد وەکو نەتەوە لە ڕووی خوێنەواریەوە لە دوای خەڵکی ئەو ناوچەیە و بەداخەوە خەڵکێکی زۆری خوێنەوارمانە بووە لە کاتی ڕاپرسیەکانە لە کاتی سەرژمێریەکانە بەشی زۆریان بە تورکمانیان بە عەرەب هەژمار کراوە یادی بەخێر بێت عەلی عەسکەری ئەو کاتە گەنجێکی تازە پێگەشتووە لە کەرکووک کە ئەو غەدرانە ئەبینێت لە ڕێگەی کۆمەڵێک پارێزەرەوە شکات بکەن سکاڵاتەوە تەجیلەکەن بۆ لەبەرەوەی ئەبینن مراقیبەکان بە وازحی لە گەڕەکە کوردیەکان خەڵکی ئێمە بە تورکمان هەژمارەکەن یان بە عەرەب هەژماری ئەەکەن بۆیە زۆر گرینگە ئێمە هەم مێژووی خۆمان و هەم مێژووی ناوچەکە ببینین و غەدریش لە کەس نەکەین و ئێمە بڕوامان بە غەدر نییە بەڵام زۆر گرینگە بزانین ئەو تاریخە چێ کە ئێمەی گەیاندووەتە ئەمڕۆ بەڵێ زۆر باشە کەوا بوو ئێمە بێ و گەڕینەوە بۆ مەواد و مادە دەستوریەکان یان بگەڕینەوە بۆ یاسا تاکە چەک کە بەدەست کوردەوە ماوە مەسلەی مادەی 140 دەستوری هەمیشەی عێراقا و باسی ئەوە کرا کە ئەو لیژنەیە دووبارە دەستی بەکارەکانی خۆی کردوێتەوە لە ئێستایە میکانیزمەکانی دووبارە کاراکردنەوەی ئەو لیژنەیە بە چۆگەیشتەوە کاکفەر کاک ئەحمەد جارە ئەم پێش قسێک لەسەر لیژنەکە بکە من مادەی 140 دەستور مادەیەک نییە تەنها بۆ کورد نووسرابێتەوە ینی بۆ ئەمەش هەڵەتیە گەیشتنیەکەیە مادەی 140 بۆ هەموو ئەو ناوچانەیە تەغییری دیموگرافیان دەکراوە و لە ڕێگەی قەراراتی مەجلیسی قیادی سەورەوە دەستکاری ستراکچەرەکەی ئەو منتیقانەیان کردووە لە نزمنیشیا کەرکووکی تایە کە پشکی شێری وەرگوت بەڵێ لە زمنیشیا کەرکووکی تایە واتە مادەی 140 یەکسان نییە بە فەرزکردنی ئیرادی نەتەوەیەک بەسەر نەتەوەکانی ترا بەقەدەر ئەوەی کە مادەیەکە حەق بۆ صاحب حەق ئەگەڕێنێتەوە بەڵام لەبەر ئەوەی کە زۆرترین ناحەقی بەرامبەر بە کورد کراوە لە وێنە گشتیەکەیە هەست ئەەکەی حەسر کراوە لەسەر کورد ئەگەر نامە بۆ برانی تروکمانە بۆ برانی عەرەبە بۆ هەموو بەشێک لە ناوەڕاست و خواروی عێراقیش ئەم گرفتانیان هەیە دوجار دەبێت لە ڕێگەی مادەی 140ەوە چارەسەری بکەن ئێمە مادەی 140 لە دوای ئەوەی کە جنابی سوودانی لە کارنامەکەیان سەرکردایەتی کورد و حکوومەتی هەرێم کارنامەیەکیان پێشکەش کردووە ئەو کارنامەیە کرا بە بناغی دروستبوونەوەی ئەم دەوڵەتە ئەم حکوومەتە ببوورە ئەو کارنامەیە هەندێک هەنگاوی ناوە لیژنەی مادەی 140 تەفعیل کراوەتەوە بەڵام بۆەوەی بتوانێت ئەرکەکانی جێبەجێ بکە پێویستی بە میزانیەکە واتە نوێنەرەکانی دانراوە نوێنەری حکوومەتی هەرێم نوێنەری لە کەرکووک نوێنەر لە ناوچەکانی تر لە وەزارەتەکان نوێنەر دانراوەوە دەستیان بە ئەرکەکانی هیچی بۆ تەرخان کراوە ئێستا ئەوەیە کە لە میزانی 23 کە پەسەند بکرێت بڵێ میزانەیەک بۆ مادەی 140 تەرخان کراوە کە ئەم میزانیە بڕیاری وەرگرت لە پەرلەمانە ئەخرێتە گەڕ بۆ ئەوەی لیژنەکە بتوانێت ئەرکەکانی جێبەجێ بکات لە هەنگاوی یەکەمە دەبێت قۆناغی ئاساییکردنەوە تەعویزات جارێکی تر دەست پێ بکاتەوە بۆیە ئێمە هەوڵ ئەدەین بەڕاستی
لە مەسلەی ئاساییکردنەوەیە زۆر ورد بین بۆی بتوانین هەم خەڵکی خۆمان تەعویز بەربگرێتەوە کوردی خۆمان کە غەدری گەورەی لێکراوە تەعویز بکرێتەوە و هەم زەویزارەکانیشمان و هەمیش هەردوو بڕیاری ژمارە سی ساڵی 2012 و ژمارە 29 ساڵی 2012 ئەنجومەنی بڵین وزەرای عراقی کە بڕیاری داوە قەراراتی مەجلیسی کادە سەورە هەڵوەشێنێتەوە و لەگەڵ قەراراتی لیژنەی شئونی شیمال ئەمانە جێبەجێ بکرێ من پێم وایە کورد ئەچێتە مەرحەلەیەکی تری ژیانکردنەوە لەگەڵ دەوڵەتی عێراقیە وناش بە بیرمان بچێت یعنی کارکتەرەکانی ئێمەش بەڕاستی ینی لە هەوڵدان لە بەغدا ینی نوێنەرانی کورد فراکسیۆنە کوردیەکان لە بەغداد بێڕۆڵ نەبوونە یعنی فراکسیۆنەکان بەبێ جیاوازی هەوڵ ئەدەن کاری زۆر باشەکەن بەڵام ئەرکەکە قورسە نەتواندراوە دوا ئامانجیان بێن نەدی ئەم جۆرە پرۆسانە پێشمونت و پێشتر مناقەشەیەکی مفاوەزاتی عەرەب ئیسرائیلیمان کرد یعنی ئەم جۆرە کێشانە لە دنیاە پێویستی بە پشت درێژیە بەڵام چەندێک پشت درێژوێ بە ئەندازی پێویستی بە لایانی سێمیشەیە لە ڕاستیە لانی سێم پێویستە و پێویستی بە عقلێکی باشیشەیە پێویستی بە بەرنمەیەکی وردەیە پێویستی بە ڕوئایەکی وازەحەیە پێویستی بەوەیە کە تەجاوزی قسەکردن بکرێت یعنی دەبێت بە ئەرگۆمنت بە بەڵگە بە دەلایل تۆ بچیتەنە ئەم گفتوگویانەوە بچیتەنە ئەم فۆزاتەن و بە تایبەتی ئێمە پەرێزمان زۆر خاوێنە مێژۆکە مێژووی ئێمەیە خاکەکە خاکی ئێمەیە دەبێت بە زمانێکیش تعبیری لێ بکەین کە زمانی گوڵەکە بێت ئەوەی کە جەنابی مام جەلال هەمیشە تعبیریە کرد یعنی حەقەکە هی ئێمەیە بەڵام بە ئالێتێکی نامەشروع داوای حەقەکەمان نەکەین بۆ لەوەتی ڕەوایەتی لە دەست ئەدەین زۆر باشمان کردووە کە پابندین بە دەستوری عێراقی و بڕوامان وایە ئەم دەستورە دەبێت بۆ هەموو عێراق بێت و لە ناویشیە ئەو بەرگە و مادانی کە پەیوەندی بە کوردەوە دەبێت جێبەجێ بکرێت پرسی کەرکووک و با بڵین ئەو دۆخی کە هەیەی بە قوتسە چێ بە دۆخی قوتسە چێ ئەتوانین مەسەرن کەڵک لە ئەزم لە هەنگاوە باشەکانی ئەوان وەرگین بۆ چارەسەرکردنی کێشەی کەرکووک و ئەو ناوچانە یعنی با بڵین ئەو دۆخی کە لە کەرکووک و قوتسە گوزەرێ هاوشێوەی یەکەن بە یەکە چەند یان دۆخەکەیان چۆنە لە ڕاهی ئێوە کاک ئەحمەد قوتس و کەرکووک دەبێت هەردووکیان بۆ خاوەنە ڕاستەقینەکانی خۆیان بگەڕێتەوە قوتس و کەرکووک هەردووکیان خاوەنی ڕاستەقینی خۆیان هەیە دەبێت خاوەنە ڕاستەقینەکانی خۆیان نوێنەراتی ئەمە دیدگای حکوومەت یاریمی کوردستان دیدگای کورد و نەتەوەی کوردیشە هەمیشە ئێمە بەشێک بووین لە پشتیوانیکردنی قەزەی ڕەوەی فەڵەستین و بە قەزەیەکی ڕەوامانزانیەوە و پێشمەرگەکانی ئێمە لە پێناوی گەلی فەڵەستینیا خوێنیان ڕشتووە یعنی خۆدەزانی مامەڕیشە بەش یەکێکە لەو ئەستێرە درێوشاوانی نەتەوەکەی ئێمە کە لەوێ خەباتی کردووە و کورد لە هەموو شۆڕشەکانە بڕای بەم قەزەیە هەبووە تەنانەتەوەکانی باکووریش بەشدار بوون لە بارێزگاریکردن بە بێگومان دەبێت یعنی ئێمە خەباتێکە خاڵی هاوبەشی تایە خاڵی هاوبەشی تایە دوو منتیقی کێشە لەسرە وە خاوەنەکانیشیان دیارە دەبێت ئەم دوو شارە یعنی خاوەنەکانی خۆیان نراتیان بکەن بە بەرجێک دەبێت ئێمە ئەو بارودۆخە ئەو ئاڵ و گۆڕانش لە بەرچاو بگنین کە لەوێ ڕویان داوە یعنی کەرکووکی ئێستا کەرکووکی 100 ساڵ بەر لە ئێستا نییە دەبێت کورد دەسوپەنجە لەگەڵ هەندێک ڕاستیە نەرم بکات کە بەسەر ئەو ناوچانەیە هاتووە بۆیە ئومێ دەکەم ئێمە بتوانین سوود لە یەکتر ببینین و بەهێمنی و بە ئارامی لەگەڵ برانی عەرەبە گفتوگویەکی جدی بکەین لەگەڵ برانی تورکمانە گفتوگویەکی جدی بکەین و وەکو دۆست چارەنووسمان پێکەوەیە بە زمانی هەڕەشەنا بە لێک تێگەیشتن بە گفتوگۆ بە ئارامی هەوڵ بدەین ئەم قەدەرە بمانگەێنێتە داهاتوویەکی باشتر نەک لە ڕێگەی زمانێک کە فەرزی ئیرادی خۆی بکە ئێمە وەکو کورد کە ڕێگە کە فەرزی ئیرادە نەکەین بە بێگومان قورسی شە ڕێگە بدەین فەرزی ئیرادەیەک یا ئەجندایەکی دیاریکراوە بە سنەتەوەکی ئێمە زۆر باشە بەپی یاسا ڕێگە دراوە بە هەردوو لایەنی ناکۆک ناوچە جێناوکان بەڕێوە بەرن چووکە ناوچەی کێشە لەسرە ئەوی لە دەستورە ئاماژەی پێکراوە ئێوە هیچ چاوبەشەیەک ئەبینن لەلایەن کوردەوە کە بەشدار بێ لێ بڕێوەبردننی ئەو ناوچانە من پێم وایە ئێمە بەشدار نین لە بەڕێوەبردننی ئەو ناوچانە پێچوانی دەستور و یاسا ئەمە پێچوانی هەموو بنەماکانی پێکەوە ژیانە ئەگەل وەکو عرف و عادەتیش ببینیت بۆ ڕێگەی یاسایی ناگرنە بەر لە دادگای فیدراڵی ئێستا هەوڵەکان بۆ ئەوەیە کە
مادەی 140 وردە جێبەجێ بکرێت ئەمە زۆر گرینگە. هەنگاوی دووەم کە من لێرە لە ڕێگەی سەتلایتی کەرکووکەوە ڕوو لە سەرکردایەتی سیاسی کورد دەکەم. ئێمە لە بەردەم حەدەسێکی ئەجگار گرینگای لە ماوەکە لە 4 ساڵی ڕابردووە پارێزگاری بۆ وەکالەتی کەرکووک لە جێگاکی خۆی مایەوە. نابێت ئێمە مجاملەی یەکتر بکەین مایەوە سەبەبەکە هەرچی بێت کورد تەعامل لەگەڵ نەتیجەیە ئەکات. باشە لادانی ڕەنگە ئاسان بوو بێت بەڵام بەدیلەکەی زۆر قورس بۆ کورد دەروە بە ئاسانی 4 ساڵی ڕابردووە بە بڕای من ئاسان نەبوو بتوانێت کە پارێزگارێک بۆ شارە دابنە. ئێستا ئێمە لە بەردەم حەدەسێکی گەوریان کاک ئەحمەد حەدەسەکە ئەنجامدانی هەڵبژاردننی پارێزگاکانە لەو شارەیە زۆر گرینگە. کورد بە یەک وەرەقەی هاوبەشەوە بە یەک لیستی هاوبەشەوە بچێتەوە ناو ئەم ئینتیخاباتە. ئەم ئینتیخاباتە بەرینەوە بە بێگومان ئەتوانین پارێزگارێک دابنین کە پارێزگارێک بێت هەم عەرەب هەم چروکمان هەم کورد هەم هەمومان پەسەندی بکەین. ئەگەر لەم ئینتیخاباتەیە کورد ئەم هەڵە تاریخیە بکات بە جیاجیا بە ئەجندای جیا و بچێتە ناو ئەو ئینتیخاباتەوە بە هەر مبەریرێکی هەبێت غەدرێکی ئێجگار گەورە لە مێژووی نەتەوەکی خۆی لە خوێنی شەیدەکانی شێکات. بۆیە زۆر گرینگە من خۆم ئومێد دەکەم و هەر ئەوەش چاوەڕێن ئەەکەم دا سەرکردایەتی کورد بە لیستێکی هاوبەش بە بەشداری هەموو ئازادی خوازانی ئەوێ برانی تورکمان برانی عەرەب هەموو ئەوانی کە بڕوایان بە قەزەی پێکەوە ژیانەیە پێکەوە بە موحەدی بچنە ناو یەک لیستی هاوبەشەوە و جیاوازەکانی خۆمان وەلاوە بنین بۆ ئەوەی ئەم هەڵبژاردنە بە ئارامی تێپەڕێنین ئەو کاتە پێویستمان بۆ نیە لە بەغاوە پارێزگارێکمان بۆ دابرێت. نەتیجەی ئینتیخاباتەکە ئێمە ئەتوانین باشترین پارێزگار بۆ شارەکەمان دابنین پارێزگارێک بێت بڕوای بە خەباتی هاوبەشی گەلانی کەرکووک هەبێت یعنی احترامی برایەکی عەرەب بگرێت لەو شارە ڕێز لە برایەکی تورکمان بگرێت لەو شارە بە چاوی غەریبە تەماشایان نەکات بە چاوی هاوشاری بوون تەماشایان بکات فەرزی کورد بەسەر ئەوانە نەدات هەر وەکو چۆن غەدریش قبول نەکات کە بەرامبەر بە کورد ئەکرێت ئەوەی کە جەنابی مام جەلال هەیبوو ئەو تێگەشتنی کە جەنابی مام جەلال هەیبوو بۆ کەرکووک من لە ماوەکانی ڕابردووشە لە دیدارێکان ڕامگەیاند بەداخەوە لە دوای ژیان ئاوایی جەنابی مام جەلال پرۆژەی هاوبەش زۆر کەم بووە بۆیە داوا ئەەکەم لە سەرکردایەتی سیاسی کورد بۆ ئەم پرۆسەیە بە یەک ڕوئیای هاوبەشەوە و بە تایبەتیش جەنابی کاک مەسعود و جەنابی کاک بافڵ دەبێت بێنە ناو وردەکاری ئەم پرۆسەیەوە چونکە چارەنووسی نەتەوەکەی ئێمە بە بڕوای من گرێدراوی ئەم هەڵبژاردنە ئەبێت ئەوەی کە 4 ساڵە لە غەدر بەرامبەر بە کورد ئەکرێت بەرامبەر بە تروکمان و پێگەتی ڕەسەنی ئەو شارە ئەکرێت هەمووی بەسراوەتەوە بۆ هەڵبژاردنەوە بۆیە زۆر گرینگە جەنابی سەرۆکی هەرێم بە وردی لەناو ئەم پرۆسەیە بن جەنابی سەرۆکی حکوومەت جەنابی جێگری سەرۆکی حکوومەت جەنابی سەرۆکی پەرلەمان ئەم کارکتەرانە ڕۆڵی ئەساسی و مێژووی ببینن بۆی بتوانین هەڵبژاردننی مەجلیسی محافەزات لە کەرکووک بە سەرکەوتنێکی گەورەوە تێپەڕێنی. بەڕێز فەهمی بورهان سەرۆکی دەستەی گشتی ناوچە کوردستانەکانی دەروی داری هەرێمی کوردستان سوپاس بۆ شرۆڤە و زانیاریەکانت. سوپاس بۆ ئێوە. بینەرانی بەڕێز و خۆشەویست سوپاس بۆ هێشتا بەرنامەی شتر خواتان لەگەڵ.